سڵاتان لێبێ بەڕێزان، من کاردۆ کەریم ڕەشید پرۆفسۆری یاریدەر لە زانکۆ شەفێدانی مرۆیی وەروەها توێژەری پێشکەوتوو لە ناوەندی توێژنەوەی سبەی لە شاری سلێمانی. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە بەرنامەیەکی نوێی فرۆنتلاین لەگەڵتان نابین. بەرنامەی فرۆنتلاین یەکێکە لە ئەو بەرنامانەی کە ئەمساڵ لەگەڵتان نابێت بۆ قسەکردن لەگەڵ پرۆفیسۆران و سکۆلارانی بوارە جیاوازەکان لە سیاست و لە ئابووری و لە کۆمەڵاسی، ئەو پرسانی کە تایبەتە بە کوردستان لە هەر چوار پارچە، وەروە ئەو پرسانی کە تایبەتە بە کێشە نێودەوڵەتیەکان کە کاریگەریان هەیە بە شێوازێکی ڕاستەخۆ یاخۆ ناڕاستەخۆ لە سەر پرسی کورد لە پارچەکانی تری کوردستانە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە میوانداری بەڕێز پرۆفیسۆر فەریدون ڕەحمانی ئەکەین کە بەڕێزیان لە بواری کۆمەڵاسیە، پرۆفیسۆرە و هەروەها کۆمەڵێکی زۆر لە نووسینی ئەکادمی هەیە لە ئارتیکڵ و لە کتێب، و بەڕێزیان ئەندامی کۆمیتەی بەرزکردنەوەی پلەکانە لە زانکۆی یۆرک لە کەنەدا، کە بەڕێزیان سکۆلارێکی بەناوبانگی ڕۆژهەڵاتە و ساڵانێکی زۆرە خزمەتێکی زۆری پرسی کوردی کردووە لە دەرەوەی وڵات و نووسینەکانیشی لە بواری کۆمەڵاسی و لە بواری کۆمەڵاسی سیاسی زیاتر ئاڕاستی کردووە. ئێمە ڕاستەکەی ساڵانێکی زۆر ئاشناین بە نووسینەکانی بەڕێز پرۆفیسۆر ڕەحمانی و ئەمڕۆ خۆشحاڵە بین بۆ پرسێکی تایبەت بە پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان کە قسەی لەسەر بکەین. ئەمانەوێت لە کاک دکتۆر بپرسین. کاک دکتۆر، ئەگەر بەڕێزت ئەرک بکێشیت بۆمان ڕوونکەیتەوە مێژووی خەباتی سیاسی پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات وەکو پۆلێنێک، ئەگەر پۆلێنێکیان بکەین لە کۆنترینیان و تاوەکوونی تازەترینیان چۆن دەست پێ بکەین؟ سوپاس دەکەم. فەرموو کاک دکتۆر. پێشەکەی سڵاو و ڕێزم هەیە بۆ هەموو لایەک و سپاس بۆ ئەو داوەت و داواکاریتانە. زۆر خۆشحاڵم لە خزمەتتانم. هەروە کە دەزانین زۆرینەمان پارتە سیاسیەکانی کوردی زۆر جیاواز نەبوون لە بدایەتە کاتێککە دەستیان کرد لە ڕۆژهەڵاتی ناوین. زۆرینەی پارتەکانی سیاسی لە بنەچەقێکی و یا بنەڕەتێکی یا ڕیشەیەکی چەپەوە دەستیان پێکرد. هەمویان بەبوونی ئەو ساڵی 1970 و ئەوانەیە کە بۆ یەکم جار سیستمێکی کۆمونیستی یا سوسیالیستی لە دنیاوە دروست بوو و بەشێک لە دنیای گرتەوە و شەڕێکی جیهانی بینی ئیمپریالیزم یا کاپیتالیزم و کۆمونیزم یا سۆشەلیزم دروست بوو. زۆر لە هەموو دنیا پارتە سیاسیەکانی چەپ دروست بوون. لە ئێرانیچەوە هەروە لە کاتی جنبشی مەشروتەوە ئەوانە لە 1905 ئەوە وردە دەستی پێکرد. پارتە سیاسیەکانی کوردستانیش هەمویان پێم وایە تقریبەن هەمویان کاتێکە دەستیان پێکرد لە بنەڕەتەوە چەپ بوون. ئیستا دەرەجەی چەپبوونیان جیاواز بوو. مەسەڵەن کۆمیتەی ژکاف دروست بوو، یا حزبی دموکراتی کوردستان لەسەر بنەمای کۆمیتەی ژکاف دروست بوو، حزبی سوسیالیستی کوردستان دروست بوو، یا کۆمەڵە لە باشوور و لە ڕۆژهەڵات دروست بوو، و هەروەها لە باکوور و حتا حزبەکانی وەکی خۆی بوون و ئەوانە نەوعێک سوسیالیزم و چەپی تیا بوو. ئەوەیە کە لە ئیبتیداوە لە بدایەتەوە هەمویان ئەو بنەڕەتی سوسیالیزم و چەپیان بوو. بەڵام وردە کە کاتێکە لە پاشی شەڕی جیهانی یەکم ماوئیزم دروست بوو، بەشێک لە چەپەکانی کوردستان وەکی کۆمەڵە و حزبەکانی نزیک بەوە بەرەو ماوئیزم چوون. ئەو تزی سێ جیهانی سێ دنیایی کە سێ نەو تز هەیە، یعنی سێ نەو فکری ئابووری جیهانی هەیە: ئابووری سەرمایەداری، ئابووری سەرمایەداری دەوڵەتی وەکی سوسیالیزمی رووسیە، و هێزی سێوم یا نەوعی سێوم ماوئیزمە.
بە شێوازێکی دیکە هەڵسو کەوتەکە کە ئەگەر هەستان کرد باسی ئەوە دەکەین بەڵام ئەو دارە کە پارتە سیاسیەکانی کوردستانی تیابوو لە کۆمۆنیزمێک یا سۆسیالیزمێک دەستی پێکردوە وردە ئەنواعی ڕەنگی سوسیالیزمی بەخۆگرت کەم کەم حزمی دموکرات لە هەفتاکان و هەشتاکان وردە بەرەو نوعێک سوسیال دموکراسی و پاشی سوسیال دموکراسی و حتا بەرەو لیبرالیزم یا لیبرال دموکراسی ڕۆشت. هەندێک حزبیش کە لە ناو ماوەئیزم بوون وردە ئەوانیش ڕوویان کردەوە بە نوعێک سوسیالیزم، بەڵام هێشتا هەندێک حزبی چکۆلەمان ماوە، نازانم چەند چکۆلە چون ئامارگیری نەکراوە، بەڵام بە پێی دەنگ و ڕنگ و ئەو بەرنامانەیە کە دایدەنن لە دەرەوەی وڵاتوە من هەندێک بەشدار دەبم بە عنوانی ئەو حەشیمەت و ئەو خەڵکەکە لە دەوریانە خۆ پیشاندانەکانیان یا ساڵیادەکانیان دەبینم ئەوەندەی ئەوانتر هێزیان نییە، بەڵام چەند حزبێک هەست کە وەکی هێشتا کۆمۆنیزم یا سوسیالیزم هێشتا بەردەوامن. ئەوە شتێک بوو کە من ئەتوانم لە بواری پرۆسەی مێژووی ئەم حزبانە بە گشتی بڵێ. زۆر سپاس کاک دکتۆر. وڵا باگراوندێکی مێژووی زۆر گرنگە ڕاستەکەی، چونکە ئەگەر بەراوردێ بکەین لەگەڵ باشوورە ئەتوانم بڵێم باشوور لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە بە شێوازی گشتی تەرکیزمان لەسەر پارتی دیموکراتی کوردستانە کە وەکو پارتێکی مێژوویەکی کۆنی هەیە، پاشان لە ساڵی 1975 بەدواوە ئەتوانین بڵین پارتی سیاسی وەکو هێزەکانی کۆمەڵە و هەروەها پاشان ئەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەم مێژووە تقریبان لە باشوورە بەم زۆرە دەست پێەکە. بەڵام ئەوەی کە من مەبەستم و کاک دکتۆر تا چەند با بڵین ئەگەر من ئەمە بە بەڕێزت بڵێم ئێستا ئێمە لە ئەو پارتانی کە زۆر لە میدیاکانە ترکیزێکی زۆریان لەسەرە یاخۆ قسەیەکی زۆریان لەسەرە کرێ دیموکرات، کۆمەڵی دیموکراتی کوردستان یا پارتی دیموکراتی کوردستانی ڕۆژهەڵات، وەروەها کۆمەڵە بە هەمان شێوە، وەروەها با بڵین پژاکیش. ئەگەر ئەم سێ پارتە بێنین کاک دکتۆر وەکو پۆلێنکردنێک وەکو مێژوویەک، چۆن بتوانین لە تێڕوانینی ئەم سێ پارتە یاخود ئایدۆلۆژیای سیاسی ئەم سێ پارتەیە چییە بۆ دۆزی کورد؟ ئەوان چۆن ئەڕوانن لە دۆزی کورد لە ڕۆژهەڵاتە؟ پێشەکی بڵێم شتێک لە ناوی کۆمەڵناسی سیاسی و ئەحزاب کە لە موریس دوورژە 1950-1960 بە تایبەت ئەو کتێبیە کە لەسەر ئەحزابی سیاسی بووە لە فەڕەنسە نووسیوە پاشی 1951 و بەرەودووە پێشە بە ئینگلیسی و زمانەکانی دیکە تەرجمە کراوە. ئۆپۆزیسیۆنی سیاسی سەرچاوەی سەرەکی بە دموکراتی نیشاندانی وڵاتە، یعنی دموکراتیە کە سیستمێکی سیاسی زیندوو کاتێ بەڕاستی تەسیری هەیە و کە ئۆپۆزیسیۆنێکی زیندوو فعال و هینی ببێ. کوردەکان وەکی من پێم وایە بەڕاستی بە تایبەت پاشی ڕوخانی ڕژیمی پادشایی نوعێک ئۆپۆزیسیۆنی زیندویان بە بەردەوامی لە کۆماری ئیسلامی نیشاندا و ئەمە نیشانەدا کە کورد ئەتوانێ ببێت بەڕاستی ببێتە سەرچاوەیەکی پێکهاتەی دموکراتیزەکردنی وڵات. یعنی ئەوە ئەساسێکە کە وجودی هەیە، بەڵام دەبێت سیستمەکە ئامادەی ئەوە ببێ ئەمانیش بەشدار بن لە دەرسەڵات. ئەوە یەک مەسەلە. مەسەلەی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئەم سێ حزبە کە سێ من کەمپەینی سیاسی دەڵێم، کەمپەینی حزبی دموکراتی کوردستان کە بەڕاستی تەسیرێکی زۆر مێژووی هەیە لە کۆمەلگای کوردی بە تایبەت لە ڕۆژهەڵات، بە تایبەت کاتێکە دکتۆر قاسملوو شەهید بوو پێش شەهیدبوونی ئەو تەسیرێکی و هێشتا تەسیرێکی زۆر گەورەی هەیە لە بەردەوامبوونی فکری سیاسی و دموکراتیزەکردنی مێشکی خەڵک و لە دەرهاوێشتنی ئەو وڵاتە یا ئەو حزبە لە شێوازێکی وشکی کۆمۆنیستی یا سۆسیالیستی دەری هێناو بە نوعێ بە لیبرال دموکراسی و سوسیال دموکراسی تێکەڵی کردەوە. یەکم هێز بوو کە ئەو حرەکەتیە کرد،
پاشی ئەوە حزبی کۆمەڵی حزبی کۆمەڵە بوو کە بەڕابەرایەتی کاک عەبدوڵڵا موتەدی کە ئەو حزبی کۆمەڵەی کوردستانی ئێرانە ناوی کە بەڕاستی لە ماۆئیزم دەری هاورد وایی حزبی چەپی لەگەڵ حکومەتیستەکان دروست کرد حزبی کۆمونیستی ئێران پاشی دوارە بە پێی گۆڕانکاری جیهانی ئەو فکرەیە گۆڕی و بە نەوعێ حزبێکی تقریبەن سوسیال دموکراتی دروست کرد کە ژنان بەشدار بن و عداڵەتی اجتماعی و سۆشەل جاستیس و ئەوانە مەترح کرا لە حزبی دموکراتیش بوو بەڵام ئەمانە تەرکیزی زیاتریان لەسەر ئەوە بوو کە ژنان و بەسەڵا سۆشەل دموکراسی ببێت هەردووی ئەم دوو حزبە ئەمڕۆ تقریبەن من پێم وایە تقریبەن وەکی یەکن یعنی بەڕاستی دوو باڵی سوسیال دموکراسی و سوسیال دموکراسی لیبرالیزمن و ئارزوم ئەوەیە ئەو دوو بەشە ببنە دوو فراکسیۆن لە یەک جبهە هیوادارم من ئەوە نەزەری خۆمە بەڵام هیوادارم سەرکردایەتی ئەو دوو حزبی مەزن و سەرەکی ڕۆژهەڵات بەڕاستی بیری لێ بکەنەوە بە نەوعێ یەک ڕێکخراوی سیاسی ئیدۆلۆژیکی کوردستانی دروست بکەن چون پێکەوە بەڕاستی بەهێزتر دەبن پاشیەوە سێ چوار حزبی دیکەمان هەیە کە گرنگترینیان لە ئەوانی دیکە پژاکە کە پژاک من دەڵێم حزبێکی زۆر باشی لێ هاتووە حزبێکی زۆر تاثیرگوزاری لێ هاتووە هیچ شەکێتیان نییە بەڵام وەکی حزبی دموکرات و کۆمەڵە گرەسروت نەو لە ناوەوە دروست بێت ئەو شتێکە لە کۆمەڵناسی سیاسی پێ دەڵێن grassroot organizations یعنی خەڵکەکە خۆی پێکەوە بە شێوازێکی نەچرال و تەبیعی پێکەوە دەست بدەنە دەستێک ئەوە شتێک بوو لە دەرەوە پێکات یعنی بەهێزێکی پشتیوانی لە دەرەوە و هەندی هێزی دیکە لە منتەقەکە ئەوەیانە دروست کرد الان من ناڕۆمە ناو تەفاسیلی ئەوە و حەزیش بە تیۆری کۆنسپیرەسی و تیۆری تەوتە و ئەوانە ناکەم بەڵام واقعیەتی ئەوە بوو بدایەتی لایەنکەم لە دەرەوە پێکهات و حتا بەشێ لە ئەندامانێکی لە ڕۆژهەڵات نین و فکرەکەیچ دەرواقە وەکی حزبی دموکرات و کۆمەڵە ناسیۆنالیستی نییە ئەسەن ئێعتقادی بە ناسیۆنالیست نییە پێشمەرگەی قبول نییە گەڕیلا باس دەکات ئاڵای کوردستانی قبول نییە ئاڵای تایبەتی خۆی هەیە و هەروەها خۆی زۆر سەرتر و جیاوازتر دەزانێت لە حزبەکان هەندێ چاوێلکەی منفیچیان هەیە لە ناویە بەداخەوە و زۆر خەتەرناکە کە تۆ خۆت بە هەرقت بە حەق بزانی تا ماوەیەکی ستا هیوادارم گۆڕانکاری تیا بووێ ئەوانی تر بە ناحەق و ترایبال و سنەتی و عشیرەتی و هین دەزانی یا بەناحەق دەزانی و ئەوە نەوعێ دووبەرەکی پارادۆکس و پۆلاریزەکردنی سیاسەتی لە ناو ڕۆژهەڵات دروست کردەوە بەداخەوە الان دەڕوویتە ناوی شاری سنە بەشێک لە گەنجەکان لەگەڵ پژاکن بەشێکیان لەگەڵ حزبی دموکراتن بەشێکیان لەگەڵ کۆمەڵە جاوە کێشەیەک لە داهاتوە دروستەکە ئەگەر فکرێکی ئەساسی و بنەڕەتی و بنەمایی دروست نەکە بە تایبەت کاتێک کە پژاک تام ئەواخرە لایەنکەم زۆر زۆر سەخت لەسەر پێکەوە ژیانی نەتەوەکان بوو هەروەکە لە ڕۆژئاوا و لە باکووریش ئەو مەسەلە نینەکە چۆن لە بواری فەلسەفی و فکری و ئینسانیەوە شتێکی مۆدێرنە بەڵام لە واقعدا ئەوە جێبەجێ ناکرێت بۆیە کە دەستهێوەردانی سیاسی وڵاتەکان لە ناو منتەقەکە هەیە تۆ چۆن ئەتوانی لە کرماشان و لە ئیلامی شیعە و سنی پێکەوەن یا هین پێکەوە ژیان دروست بکەیت دەبێ فکرێکی چارەسەرێکی بکە من فکرەکەیش هەیە بەداخەوە زۆر گەورەی ناکەنە لە ناوی ئەنجومەنی کنگرەی نەتەوەکانی ئێران کە بە یارمەتی پێم وایە حزبی دموکرات و کۆمەڵە دروست بووە یا شاید پژاکیش بەشدار بووێت ئەمەواخرە نازانم ئەسڵی پێنجمی لەسەرەوە تەئکی دەکا کە ناوچاگەلێکی کە وەکی ئورومیە کێشە لە سەریانە دەبێت خەڵکەکە بڕیار بەدا چی لێ بکە
کنفدرالیە فدرالیە ئازەرەیەکان بەڕێوەی دەبن ئەوە زۆر شتێکی گراسروتە دموکراتیکە بەڕاستی زۆر لۆجیکال و مافی مرۆڤانەیە کە تۆ بە خەڵکێکی ناوچەیەک بڵێ کاکە خۆتان بڕیار بدەن کاکە کەرکووک با خۆی بڕیار بدەن لەسەر کوردستان بێ قەت ئەو ئیزنیانە بە کەرکووک نەدا بەڵام ئەوە بیری لێکراوێتەوە لە ئەو کنگرە ئەوەیە کاتێک کە حزبی دموکرات و کۆمەڵە باسی مافدرالیزم دەکەن لە چوارچێوەی ئێران پژاک هێشتا لەسەر سیستمی کنفدرالیە و ئەوە دووبەرەکەیەکی و دووفاقەیەک دروستەکە و پێم وایە ئەگەر چارەسەر نەبێت کێشێکی گەورە دروستەکە لە داهاتوە دەستخۆش کاکتۆژیان زۆر سپاس ڕاستەکەی ئەم ڕوونکردنەوەی گرنگە ئەم با بڵین ئەمەی کە بەڕزت ناو برنجەمسەرەکان یاخود پۆلاریزیشن کە تاڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین لە کۆمەلگا ڕۆژهەڵاتە درکی پێکرا خۆ هەستی پێکرێ کاکتۆر ئەگەر بچینە سەر تەوەرێکی تر تایبەت بە تێڕوانینی با بڵین ئەمە پارتە سیاسی کوردەکان بوو کە دەست خۆش بە بەڕزت جوان ناساندن ئەگەر ئێمە وادا بنین لە داهاتووە ئەچین بەرەو سیستەمێکی نوێ ئەچین بەرەو نووسینەوەی دەستورێکی نوێ تا چەند ئیمکانیت هەیە لە ناو نخبەی سیاسی ئێرانی ئەوەی کە پێوێتێ ئیلیت پێژیانس ئیلیت تا چەند بڕوایان بە سیستەمێکی دیموکراسی هەیە سیستەمێکی فیدرالی هەیە سیستەمێکی با بڵین دیسنترالایز ستیت هەیە وا بڵین دەوڵەتێکی لامەرکەزی هەیە ئەو تەوەقوع ئەکرێ لە لای نخبەی سیاسی ئێرانی هەم ئێرانی هەم ئەوەی کە پێوترێ غیرە ئێرانی ئەگە بلوچەکان ناویان بەرین یاخود عەرەبی سونە تا چەند بەرەو ئاراستەی ئەڕۆن کە سیستەمێکی سیاسی دروست بێ لە داهاتووە بریتی بێ لە فیدرالیزم و ناوچەی کوردیەکان هەرێمێکی سەربەخۆیان هەبێت و لە دەوڵەتێکی فیدراڵە و دەستورێکی لیبرال دیموکراسی هەبێت ئەم ئاسوێت چۆنی ئەخوێنیتەوە لە لای پارتە سیاسیەکانی غیرە کوردیەکان بەداخەوە ڕەگەزپەرستی لە ناو پارتە سیاسیەکانی ناوەندەوە هەم لە چەپێکی لیبرال و هەم لە ئەو ئالترانەشنالیستەکانی یا نەتەوە پەرستەکانی ناوەندگەرا زۆرە یعنی ئەوەیە کە بە چاوێکی منفیەوە کورد سیر دەکەن کورد بە خەتەرێک بۆ ئەو یەکگرتووی وڵاتی ئێران دەناسن و کێشەکە ئەوەیە کە نوعی بێئەتمادی هەیە بەشێ لە بێئەتمادیەکەش خۆب سیستمێکی چەوسانەری کۆلۆنیالی 100 ساڵەیەکە کە لە کاتی بریتانیا ڕەزاشای هاوردە سەرکارەوە یەک زمان یەک ئاڵا یەک وڵاتی دروست کرد وڵاتێکی مەسنوعی دروست کرد لە وڵاتێکی لەسەر بنەمای وڵاتێکی مێژووی هەمەڕەنگە وڵاتێکی چەند هزار ساڵە کە کورد ڕۆڵێکی گەورەی بووەتە لە ڕوو زاگرس و ئەوانە ئەلعان ئەوانە چاوساوە کراون ملت نەتەوەیەک دروست بووە و فکرێکی لە کتێبە مێژوویەکان و کتێبی زانکۆکان لە خوێندکارەکان سیاسەتی حەزف و مەکانیزمی یەککاسەکردن و مێشکسازی لەسەر بنەمای پرژنس یا فارسیکردن ئەوەیە کە هەندێک لە کوردەکانی خۆیشمان بەداخەوە بەرەوە ئاستە ڕۆیشتن چون سیستمی خوێندن نەبوو لە بیرمە بابی من مەسەڵەن لە کرماشانەوە دەڕۆیش کتێبی حتا شعری خەیامی بە کوردی کە لە کەرکووک و لە هەولێر چاپ دەبوو بە قاچاق دەڕۆیشتە قوتابخانەی سەیدیانی مەهاباد بابم 400 کیلومتر لە کرماشان دەڕۆیشتە سەیدیانی مەهاباد دوو یا سێ دەکڕی دوی هەدیە ئەدا یەکی لە قوتابخانەکەی خۆی دەنیا بەیانیەکەی دەهاتن بابمیان لەسەر دوکانەکەی پارچە فرۆشی بوو لە بازاڕەکە ئەهاتن دەیان برد خوێنین و ئێسقی شکاب و جلوبەرگ و هەمووی درابوو بە خوێن و ئەهاتەوە ماڵەوە بۆچی بۆەوەیەکە کتێبێکی کوردیە یعنی ئەو سیستمی چەوساندنەوەی کۆلۆنیال نەیدەهێشت کە ئەوانی دیکە نەتەوەکانی دیکە لە ئەو چوارچێوەی مێژووی خۆیانەوە بەردەوام بن و ئەو سیستمە لە هەر ئەلعانێک تەسیری هەیە لەسەر خەڵکا کە ئێمە یەک نەتەوەین یەک زوانین ئێوە لەگەڵ ئێمە لەگەڵ ئێوەین ئێمە پێکەوەین بەڵام جیاوازیەکان قبول ناکە دەڵێ زمانی کوردیش هە زمانی فارسیە دەی وەرە بخوێنە تۆ وەرە کتێبە شعرەکانی قانع خوێنە بزانە ئایا تێدەگەی سەدا 90 تێناکەی ئەوەیە کە
ئەو ئەمە بەشێکیی لە جەهالەت و فکر و نادانی دەخوێنێ. کابرا دێتە زیێتە لە مامۆستای زانکۆیچە دەڵێم دەی باشە تۆ ڕۆشتی وەبسایتی بە ئینگلیسی و بە فارسی و بە کوردی کۆمەڵە و دموکرات و بژاک بخوێنی بزانێ چی دەڵێن. تۆ گوێت داوە دووکە هەتا ناوی بەرپرسەکانیان دەزانی، تۆ دەزانی مستەفا هەجری کێت، تۆ دەزانی عەبدوڵڵا مۆتەدی کێت. ئەوەیە کە بەداخەوە نەدەڕۆن دەخوێنن لە سەریا لە بانی معدەیەکی منفی دێن بەرچەسب و هینێک دەڵێن ئەو ستیگمەتایزکردن، نازانم بە کوردی ستیگمەتایزکردن و بەرچەسبدان ئەوەیە کە هەیە. بەڵام لێرە مەسئولیەت لە دەستی کوردە بەشێکی. ئێمە ئیسماعیل بەشێکچیمان بوو لە باکوور، خۆب ئێمە بۆ نەتوانین دە ئیسماعیل بەشێکچیمان لە باشوور و ڕۆژهەڵات ببێت؟ بۆ دەبێت وەزیفەی ئێمەیە دۆستەکانمان زیاد بکەین نە دوژمنەکانمان. کورد بەرەو ئاستێکی زۆر بەرز دەڕوە. 50 ساڵ لەمەوبەر هەر ناو و ڕەنگی کورد نەبوو. ساڵێکی لە بۆ یەکم جار نۆفلای زۆنی 91یان سەپاند. من پێم وایە فدرالیزم هەر دەبێ ببێت، یا ئێران تێک دەچێت یا کورد دەبێتە ڕۆڵێکی سەرەکی لە وڵاتیە بەلوچی چەروەوە باقی نەتەوەکان. قەت لە ڕۆژهەڵاتی ناوین فدرالیزم بە دموکراسیەت و گفتمان و دیالۆگۆوانە دروست نەبووە، قەت دروست نەبووە. تۆ دەبێت سەدام بڕوو خێنی خەڵکەکەم مەجبور بن پێکەوە دانیشن و سیستمێک دروستکەن. نەوعێ دموکراسیەتی شەرقی دەبێت بەشار ئەسەد بڕوە ئەحمەد شەرع لەگەڵ مەزلوم عەبدی کۆبانی مەجبر بن لەسەر زەخت و فشاری نێودەوڵەتی نەورۆز قبول بکە، مافی کورد نەتەوەی کورد قبول بکە. لە ئێرانیش وایە، وانیە کە لە ناوەندەوە حزبە ناوەندیەکان دانیشن و بڵێن بەڵێم ئەوەی چە مافی کوردە با بیدەین و تەواو ببە بڕێت. نایدەن. ئێمە دەبێت خۆمان بەهێز بکەین وەکی ئەکتەرێکی سەرەکی لە ناوچەکە، دۆستانێکی زۆر لە ناوچەکە دروست بکەین. ئێمە نەبایەت خۆمان وەکی تەهدیدێ بۆ عێراق و تورکیە و سووریا نیشان بدەین. دەبێت نیشان بدەین ئێمە مافمان هەیە، ئەوە مافێکی سەرەکیە بەپێی دەیان میساقی نێودەوڵەتی. ئەوە کورد ڕۆڵێکی سەرەکی هەیە. زیاتر لە 9 ملیۆن کیلومتری مربع 6 ملیۆن خەڵک بەتایبەت لە ئێرانەوە کە من پێم وایە نزیکەی 25 تا 30% کورد و لەک و لڕن، زیاتر لە 25. یعنی من پێم وایە لە فارس و تورکیش ممکنە زیاتر بن. تۆ دەڕۆی لە تارانەوە دەڵێ ئەی بابی من کوردە، بابە گەورەی من کوردە. زۆر سەیرە، یعنی دێتە ئێرە کابرا تورکی قساکە دەڵێ دایکم تورکە بەڵام بابم کوردە. ئەندامانی سەرکردایەتی حتا و باقری قاڵیباف نازانم دەڵێن مەسەڵەن کوردە. ئەوەیە کە ئێمە کارم نییە ئەوەیە کە خۆفرۆش نییە ئەوانە، بەڵام کۆمەلگایەکە کە حەشیمەتی سەرەکی یا هەشیمەتی دووەمی کوردە. ئەوەیە کە ئێمە ڕۆڵێکی گەورەمان هەیە و لە داهاتووە وانییە کە ئێمە مافمان لەوان وەربگرین. مافەکە دەبێ خۆمان وەری بگرین بە هێزێکی گەورە لە تێگەیشتن و دیالۆگ بەشەر ناتوانین بکەین. من هەموو کاتێکی شوتومە ئێمە بە دیپلۆماسی دەبێ هەڵسو کەوت بکەین. کۆماری مەهاباد ئەو کاتە تێک چوو بۆیە کە نە میدیا بوو نە کۆمەلگای دنیا ئێمەی دەناسی و نە ناسرابین. بەڵام ئەلان باشوور وڵاتێکی سەرکەوتووە، توانیوە سیستمێکی دموکراتیک دروست بکە. کاتێ لە بیرمە سەلاحەدین لە هەولێر چوو بۆ لە ترسی سەدام ڕۆشت بۆ سلێمانیە، بردیان بۆ سلێمانیە. ئەلان 52 زانکۆی ئەهلی و حکوومەتیمانیمان هەیە، 300-400 میدیامان هەیە، دەیان حزبی چەپ و ڕاست و دینیمان هەیە. کەس ئێعدام ناکرێت لە وڵاتە. سپاس. دەست خۆش بێ کاک دکتۆر، زۆر سپاس. ڕاستەکەی ئەوەی کە بەڕێزت ئیشارەت پێدا من گریم و بەلامەوە، چونکە پێویستە بزانین کە ئەوەی کە پێوێتێ پێرژیانز ئیلیت یاخود ئێرانیانز ئیلیت پرسپێکتیڤی ئەوان زۆر گرنگە، چونکە ئێمە لە تورکیا بینیمانە تورکەفیکیشن هەبووە، لە عێراق یاخود لە ئەوەی کە پێوێتێ وڵاتانی عەرەبیزیشن هەبووە، تعریب هەبووە، بە عەرەبکردن هەبووە. ینی ئەمەی کە بەڕێز دەدوتێت تقریبا ئێرانیزیشن یاخود بڵین کوردیش بە هەمان شێوە بۆ ئاراستەیە ڕۆیشتووە. ئەمێ پرسیاری ئەخی لە بەڕێز بکەم کاک دکتۆر، ئەگەر بەڕێزت وەکو خوێندنەوەیەک بۆ مەبڵین داهاتووی کورد لە ڕۆژهەڵاتە، ئایا
ئەو ئەگەرانی کە هەیە ئەکرێت چونکە ئێستا چەندێک دروست بووە ئەڵێن عێراقیزیشن ئۆف ئێران یاخود با بڵێن ئێران ئەکەین بە عێراقی جاران وەکو چۆن ساڵی 1991 ڕژیم سەدام حوسێن نەڕووخا بەڵام ئەوە بۆ حەسار اقتصادی خرایە سەر ئابڵۆقی ئابووری خرایە سەر و پەیوەندی دیبلۆماسی نەما لەگەڵ جیهانە ئایا ئاسووی ئایندە بۆ کورد لە ڕۆژهەڵاتە لەبەر ڕۆشنایی ئەم گفتوگویانی کە ئەکرێت لە بینی ئێران ئەمریکایە لەکوێ ئەوەستێت ئەگەر وەکو خوێندنەوەی بەڕێستان بۆ کۆتایی بەرنامەکە ئەگەر ناوەندگەرایانی ئێران بەڕاستی ئەوەندە بێئەخڵ بوون کە دەیانوێت کە حەزفی سیاسەتی حەزفکردنی کورد و چەوساندنی کورد بەردەوام بێت خۆشحاڵترینی ئەوەیە کە ئێران ببێتە عێراق یعنی بە عێراقیکردنی لە بواری سیستمی سیاسی و شەڕی شیعە و سوننە و کورد و عەرەب و ئەوانە یعنی ئەوە باشترین حاڵەتیە نا خراپتر لەوە ئەتوانێ ببێتە سووریە ئەتوانێ ببێتە باڵکانیزەکردن جیابوونەوە یعنی ئێمە ئاپشنەکانمان زۆرە یعنی عێراقیکردنی من پێم وایە باشترین حاڵەتیە کە کورد منتەقەی خۆی ببێت ئێوە لە ناوەندا شەڕ بینی مجاهدین و بینی سەڵتەنەت و بینی حیزبوڵاییەکان ببێت لە ناوەوە شەڕێکی زۆر ناوخۆ بمکنە 2 ساڵ 3 ساڵ 6 مانگ بخانێ ئەو احتمالە هەیە یعنی ئەوە باشترین حاڵەتیە ئەگەر ببێ ئەگەر نە خراپترین حاڵەتی ئەوەیە کە ببێ ئەو شتە کە شای ئێران کاتی ڕۆیشتنی وتی ئێرانە بێتە ئێرانستان بەلوچستان حکوومەتی خۆی بە خوزستان حکوومەتی خۆی بە ئازەربایجان کوردستان خوراسان و جنوب ئەوەیە کە من پێم وایە ئێرانیەکان دەبێ خۆشحاڵ ببن کە ئەگەر بتوانن شتێک وەکێ عێراق دروست بکەن کە ئەلعان دەسەڵاتەکان دابەش بووە ئەگەر عێراق خراو بووە ئێران کردیویە مداخلەی کۆماری ئیسلامی لە عێراق بووە باوەڕ بکە بفەرمونون ئەگەر تورکیە و عێراق دخالەتیان لە عێراق نەکردایە زۆر ئەلعان خەڵکەکە لە پێشەوە بوون خۆ مالکی نەیەتوانی ببێتە ببوورە کەڵەگا نازام چه وشەیەک بەکاربێنم ببێتە سەر لە 2014ەوە بێت ئەمبار بخاتە دەستی داعش لەوێ هەموو عێراق بکەوێتە یەکسێ عێراق بکەوێتە دەستی داعش خەڵکەکە خۆ پیشاندانیە خۆ من لە کوردستان بووم لە دۆک و سەلاحەدین بووم لە بیرمە خەڵک خۆ پیشاندانیە کرد بۆ کارەبا و ئاو ژیان بەڵام مالکی هێزەکەی هاوردە دەرەوە لە مووسڵکە هەمووی دەدەسە کێ لە زەرەری کرد کورد و عەرەبی مناوچەکە بوون و مەسیحیەکان شیعە خۆ لە ناو نەچوو کۆماری ئیسلامی بوو بە قۆربەسەری عێراق ئەوەیە کە کاتێک کۆماری ئیسلامی نەمێنێ من زۆر گەشبینم کە کورد زۆر بە جوانی ئەتوانێ هەڵس و کەوتکە لە ناوەندا یەک مەسئلەیە ئەوەیە کە بە دموکراتیزەکردنی ئێران زەروریە دلیلی چی الان خزمەتتان دەڵێم بۆ ئەوەیە کە وڵاتە عەرەبیەکانی کەنداوی ئێران یا کەنداوی خەلیجی فارس ئەوە لە شوێنی ئارامکردنی ناوچەکە دەگەڕن بۆ ئەوەیە کە سەرمایەیەکی زۆر گەورە لە ناوچەکە هەیە نزیکەی 30 تا 38 تریلیۆن دلار نزیکەی هەر ئەو پارە کە ئەمریکا بدێکارە قەرزارە ئەوان پارەیان بەدەستە و نەوت و گازیان بەدەستە لەو چەند ساڵە کە دەیانوێ خودی کراون پریسی وەلی ئەهدی عەرەبستانیش وتی دەمانوێ ئوروپایەکی دوم دروست بکەین چەند جار باسی چی کرد حتا 6 ئۆکتۆبر قرار بوو قراردادی ئەبراهامز بینی ئیسرائیل و عەرەبستان دروست بێ بۆ گەشەپێدانی ئابووری 7 ئۆکتۆبریان دروست کرد و ئێران لە پشتیەوە بوو ئەوەیە کە من پێم وایە دموکراتیزەکردنی ئێران لەلایەکەوە بەهێزکردنی فکری سیاسی کوردی یەکخستنی ئەوەیە کە ئێمە کۆنفدراڵیمان دەوێ و ئەوانە لابین بیکەینە سیستمێکی منطقی نمونونەکانمان هەیە لە باشوور نمونونێکی سەرکەوتومان هەیە حکوومەتێک بەڵام کێشەی هەیە ناڵم کێشەکە ئەوەیە من لە تەجربەیان وەربگرین پێشمەرگە یەک بخەین هێزەکانمان یەک بگرین فکرەکانمان یەک ناوچەگەرایی نەکەین ئیلام ببێتە منتەقەیەک سنە ببێتە منتەقەیەک ئەوەیە کە ئێمە توانین لەوە کەڵک وەربگرین دنیایش لە پشتمانە ناوچەکەیش منتەقەیەکی ئارامی دەوێ من پێم وایە لە 5 تا 10 ساڵی داهاتووە ڕۆژهەڵاتێکی زۆر باشمان دەبێت
زۆر سپاس کاگتۆر خۆشحاڵ بین بە ئەو قسە پرزانیاریانە ئەو شیکەراوانی بەڕێزت زۆر سپاس دەکەین بەڕاستی کاتمان گرتیت دووبارە بە هیوای یەکتر بینینەوە و هەروەها لە کوردستان و لە کاتێکی تریشە زۆر خۆشحاڵ بووم سپاس بۆ داوەتەکەتان زۆر سپاس ڕێزت کاتێکی خۆش و سپاس کاتێکی خۆش سپاس